کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم لە مانگی تەمموزی ئەم ساڵدا موچەی مانگی شوباتی بە لێبڕینی لە سەدا 21ەوە بەسەر موچەخۆراندا دابەش کرد. لای ئێستاشدا زیاتر لە 40 ڕۆژ بەسەر دابشکردنی موچەی مانگی شوباتدا تێدەپەڕێت، بەڵام حکوومەت ئامادە نییە بەو لێبڕینەشەوە موچەی مانگی ئادار بەسەر موچەخۆراندا دابەش بکات. هەر ئەمەش نیگەرانی و بێهیوایی موچەخۆرانی بەدوای خۆی داهێناوە و دەڵێن پێویستە ئەم کابینەیە شکستی خۆی ڕابگەێنێت و هەڵبوەشێتەوە. بە بڕای من حکومەت نەک ناتوانێت بە 30 ڕۆژ بۆ 121ش کە بڕی بڕێ بیکا بە 140کیش بە 50 ڕۆژارێکی ناتوانێت موچە بدە، چکە هۆکارەکەی ئەوەی ئەمان بەڕاستی نیەتی چاکسازیان نییە، نیەتی موچەدانیان نییە، ئەوان پیان وایە ئەو پارەی کە لە 2008 تاکو 2013 داوێنەوە بە مۆزەفەوانە بەڕاستی بە کارێکی هەڵال تێگەشتونە. ئەم کابینە کۆتایی پێاتوە، تەنها یەکشت ماوە ئێعلانی کەن بە ڕسمی کۆتایی پێبێن و حکوومەتێکی ئینتیقالی پێک بێنرێت هەتا هەڵبژاردننی داهاتوو. ئەمە وەکو موچەخۆران گەشتوونەتە قەناعەتێک کە حکوومەت بە هیچ شێوازێ ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکە و گەشتوونە قەناعەتێک کە ئەم حکوومەتە شکست خواردووە لە هەموو بوارەکانی ژیانە شکستی هێناوە، لە بواری تەندروستی، لە بواری کشت و کاڵە، لە بواری ڕێگاوانان لە مەسەڵەی دابینکردنی موچەی مامۆسایانە و قەناعەتمان وایە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە پێویستمان بۆیە بتوانین هەڵبژارنێکی پێش وەختە بکرێت. پێمان وایە بتوانین حکوومەتێکی ئینتیقالی دروست بێ. چاودێرێکی سیاسیش پێی وایە کابینەی نوێیەم نەک هەر لە دابینکردنی موچەدا شکستی هێناوە، بەڵکو لە دابینکردنی سەرجەم خزمەتگوزارێ سەرەتایەکاندا کە مافیەیەکی سادە و ساکاری هاوڵاتیانە شکستی هێناوە. ئاماژە بەوەش دەکات ئەم دۆخەی ئێستای حکوومەتی هەرێم لە شکست تێپەڕیوە و حکوومەت لە چارەسەرکردنی کێشەکاندا دەستەپاچە بووە. هەر لە بەدابینکردنی موچەیە شکستی نێناوە. کابینەی کێشەم کابینەی لەوەیە کە لە ڕێخستنەوەی کۆمەڵگەیە، لە ئاشتکردنەوەی کۆمەڵگەیە، لە دروستکردنەوەی کۆمەڵگەکە لە ماوەی ڕابردووە بە درێژایی 8 کابینەی پێشوو پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان بادینان و سۆران، نێوان ئەوەی ناوێت ناو زۆنی سەوز و زۆنی زەرد، پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی سیاسیەکانی نێوان ئەم دوو پێکهاتەی کوردستان، هەرێمی کوردستان، هەموو ئەمانە پێویستی بە ڕێخستنەوە بوو. ئەم کابینەیە بە بەرنامەیەکەوە هات کام شتانە هەموو ڕێکخاتەوە، بەڵام لە بنەڕەتە لە هەموو ئەوانەیە بە چۆکە هاتووە. یعنی ئەم کابینەیە ئێستا دەسەپاچەیە لە بەرامبەر چارەسەرکردنی هەر هیچە لەو ئیشانەیە. بۆیە باوەڕی من ئەمە لە شکست دەرچووە. لە ئێستادا هاوڵاتیانی هەرێم لە مانگی ئابدان، بەڵام موچەی مانگی ئاداریان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایە کە حکوومەتی ناوەند کە بەرپرسانی هەرێم بە موفلیس ناویان دەبرد دەستیان کردووە بە دابەشکردنی موچەی مانگی تەمموز بەسەر موچەخۆرانی خۆیاندا. بە بڕای هاوڵاتیان و موچەخۆران حکوومەتێک نەتوانێت سادەترین مافی هاوڵاتی کە موچەکەیەتی دابین بکە پێویستە هەڵبوەشێتەوە و حکوومەتێکی تر دروست بێت کە بتوانێت خزمەتی سەرجەمچین و توێژە جیاوازەکان بکات بەبێ جیاوازی. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.